جێر دروشمەیە دموکراسی ئاشتی و پێک و ژیان کۆمەلەیە کوردی ئالمانی ئاهەنگا نەورۆزا 2024 لە ئاڤاهیا کولتوری لێدارخست لە باژارێکی لێسویک لە ڕۆژەکە بەهاری تیرێژین نەورۆزێ تێو لە تیرێژین کوردستانیین باژێر و هەرێمین دەردۆرێ بوون ئاهەنگا نەورۆزێ بە ئامادەبوونا پارێزگارێ باژارێکی لێسویکێ ستێفان دۆس و نونرا پارتیا کەسکان کاترین فرەیب سروودە ئەیرەقیب دەست پێ کرد سەرۆکەی کۆمەلەیە ئامەد دۆستی بەخێرهاتنا ئامادەبوونین کوردستانی و میێبانان کرد پشتی گوتنە سەرۆکەی کۆمەلەی پارێزگارێ باژێر پیرۆزباهیا جژنا نەورۆزێ کرد و لەسەر کار و چالاکین کوردین باژار پەیوی گوت ئەم کێفخۆشنک و vê ڕۆژێ جژنا نەورۆزێ bi kulturek rengareng pîroz dikin û got ku Kurd jî yek ji miletên ku li bajarê me digel nekiriyên din dijin piştî wê digel ahengvanan derketin meydana agirvedanê parêzgar bi destê xwe agirê Newrozê vêxist hêjayê gotinê ku ev cara yekeme ku destûr tê dan ta ku agir navenda bajar bê fildan.